ئێمە هەستیاین بە دروستکردنی ئەم سەیارە ئێمە کاری کوشتتوکاریەکەین لەگەڵ ئەم هاوڕێمە ماوەی 3 مانگ ئەمەمان دروست کرد ئێمە دەرمان خەلەی پێەکەین و گازی پێمەین بۆ لای دەڕاستە و عیش و کاریمان ئەمەیە و کاتێ تەواومان کرد ئەم نەخۆشی کۆرۆنە پەیاوی و ئیساگە لەگەڵ ئەم تیمە تەندروستیەکانە یارمەتیانەکەین ئەوە ماوەی 15 ڕۆژە ئێمە لەگەڵیانە و تا کۆرۆنە ئەمێنێت ئێمەش هاین لەگەڵیانە کۆرۆنە نەما ئەو کاتە ئێمە هاین لە خزمەتی هاوڕاتیەکی بەخێراتنی کەناڵەکەتانەکەین ئێمە ئێستاین بە دروستکردنی ئەم سیارە تەواومان کرد سیارەمانە دروست کرد بە 3 مانگ تەواو بوو لە دوای ئەم 3 مانگە ئیتر ئەم نەخۆشیە دەرچوو هەستیان لەگەڵ تیمی تەندروستیەکانە یارمەتیان دەدەین ڕۆژانە هەتا ڤایرۆس بمێنێ ئێمە لەگەڵیانە یارمەتیان دەدەین.